لە ماوەیەکی نزیکدا دەست بە دابەشکردنی زەوی و یەکەی نیشتەجێبوون دەکەن بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی داعشدا. ئەمە وتەی وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمە و ئاماژەی بەوەشدا کە ڕێوشوێنەکانی دابەشکردنەکە تەواو بووە و یەکەکانیش دەستنیشان کراون. وتیشی لەو شوێنانەش کە یەکەی نیشتەجێبوونیان لێ نییە لابری یەکەی نیشتەجێبوون زەوی بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی داعشدا دابەش دەکرێت. ئێمە هەمومان تەواو کردەوە لەگەڵ جەنابی وەزیری شەهیدانیش راپۆرتی کۆتاییان ئامادە کردەوە و یەکەکانیشمان دەستنیشان کردەوە. هەندێک لە یەکەکان خزمەتگوزاریان تەواو نەبووە، بەڵام ئێستادا ئەویشمان چارەسەر کردەوە لە داهاتوێکی نزیکدا ئێمە ئەعلانیەکان دەکەین و ئەو خانوادەی سەربەرزی شەهیدانی کە تا ئێستا یەکەیان وەرنەگرتەوە ئەوانەی بەتایبەتی شەڕی داعش دەبنە خاوەنیەکە لە هەندێک شوێنش کە یەکەمان نییە لەگەڵ وەزارەتی شارەوانی هەماهەنگیمان هەیە کە تا بتوانین پارچە ئەرزێک جان بدەینێکە شایستی ئەوە بێت تەعویزام و کاتەکە بنە قسە خاوەنیەکەی خۆیان. سەرۆکی لیژنەی دابەشکردنی زەوی و یەکەکانی نیشتەجێبوونیش ئاماژەی بەوەدا کە وەزارەتی شەهیدان لیستی ناوی کەسوکاری شەهیدانی شەڕی داعشی ئامادە کردووە و چاوەڕوانی وەڵامی وەزارەتی ئاوەدانکردنەوە و شارەوانین بۆ ئەوەی دەست بکرێت بە دابەشکردنی یەکەکان. وەزیری شەهیدان ئاماژەی بەوەدا ئەگەر شەهیدێکی شەڕی داعش خێزان و منداڵیشی نەبێت خان و یان زەوی دەدرێت بە کەسوکارەکەی. وەزارەتی شارەوانیش تایسا زەویەکانیان بۆ ئێمە جیا نەکردەوە. هەر کاتێکەوان کلیلەکانیاندا بە ئێمە و ژمارەی شوفەکانیاندا بە ئێمە ئەو کاتێ ئێمە وەکو لیژنەی باڵا دەسەکەین بە دابەشکردنی، بەڵام تایسا ئەوان داوایان کردووە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمەش راپۆرتێکمان نووسیوە کە تەکمیلەی ئەو شوێنانە بکەن لە ڕووی خەدەمات و پارە و تێچوونی تری ماوە. دامە چاوەڕێی وەزارەتی ئاوەدانکردنەوە و شارەوانی. لە ئێستادا وەزارەتی ئاوەدانکردنەوە 10,000 یەکەی نیشتەجێبوونی هەیە. هەندێکیان تەواو بوون و هەندێکیشیان کەم و کۆڕیان تێدایە و پێویستیان بە تەواوکردنە. ئەو یەکانە دەدرێتە کەسوکاری شەهیدانی شەڕی داعش، بەڵام پێشمەرگە بریندارەکان ناگرێتەوە. لە سەرەتای شەڕی دژی داعشەوە زیاتر لە 1450 پێشمەرگە شەهید بوون. لە ماوەی ڕابردووشدا حکوومەتی هەرێم بڕیاریدا زەوی و یەکەی نیشتەجێبوون بە سەر کەسوکاری ئەو شەهیدانەدا دابەش بکات، بەڵام پرۆسەکە بە خاوی بەڕێوە دەچێت و تا ئێستا جێبەجێ نەکراوە. ژاڵە محەممەد NRT سلێمانی.